ئەم کاتتان باش لە مێژوو شۆڕشی کوردیدا جگە لە پاڵەوانەکانی جەنگ بەردەوام وێنی چەند پاڵەوانێکی تر لە بەرچاوماندان و هەرگیز لێمانون نابن. ئەو پاڵەوانانەی بە دەنگ و هونەر و بەهرەکانیان ورەی پێشمەرگە و خەڵکی تین و بە ئازادیان بەرز دەکردەوە و بە سرودە پڕجۆش و خۆشەکانیان بانگیان بە گوێ هەموو کوردێک لا دەدا. میوانی ئەمەڵقەی بەرنامەی بەڕاشکاوی یەکێک لەو دەنگە زوڵاڵانەیە کە بە درێژایی چەندەیەک بە سرودە پڕجۆش و خۆشەکانی هاندەر و هاوکار و ورە بەرزکەرەوەی پێشمەرگە و خەڵک بووە. کەسمان نییە سرودی من پێشمەرگەی کوردستانمی گوێ لێ نەبوو بێت بوو لە ڕۆژگارێکدا سەراپای جستە و بیر و هۆشی نقمی کوردایەتی و نیشتمان پەروەری و ورە و باوەڕ نەکردبێت. ناسری ڕەزازی ئەو ناوەی خۆی لە خۆیدا قوتابخانەیەکە لە هونەر و کێوێکە لە تێکۆشان و مێژوویەکە لە دەنگ و قەڵایەکە لە سرود. میوانی ئەمەڵقەی بەرنامەی بەڕاشکاویە. کاک ناسر بەخێر بیت بۆ بەرنامەی بەڕاشکاوی. سپاس دەکەم کاک ڕێباردیان لە خزمەت. سپاس بۆ تۆ. کاک ناسر بەردەوام تۆ یەک بووی لەوانەی کە قسەت لەسەر هونەری کوردی و مۆسیقای کوردی هەبووە. ئەمێ پێم بڵێ ئێستا ئاڕاستی هونەر و مۆسیقای کوردی بەگشتی بەرەوشو ئەڕوات ئایا ئەم هونەرە توانێتی ڕەسەنایەتی خۆی بپارێزێ، ئەتوانێت بەرەوە ئاقارە بڕواکە ڕەسەنایەتی خۆی بپارێزێ، یان بۆ بە وەک هەرێکێک لە کایەکانی تری کۆمەڵ مۆسیقای تورکی و فارسی و عەرەبی و بەشێکی مۆسیقای بێگانی تێکەڵ بووە؟ بەداخەوە ئێمە یەک پارچە نین تا بتوانین ئەو باسەش بە یەک پارچەی قسێ لەسەر بکەین. ئێمە وەکو کورد نەتەوەیەکی بندەستین، وڵاتەکەمان لە نێوان چەند وڵاتی داگیرکەردا دابەشکراوە. ئەگەر باسی کوردستانی ڕۆژهەڵات یان ڕۆژهەڵاتی کوردستانیان کوردستانی بندەستی ئێران بکەین کەن بۆ خۆم لەوێ لە دایک بووم، ئەوە جۆرێکی دیکەیە کاری هونەر و گۆرانی لەوێ. باسی پارچەکانی تریش بکەین هەر بە هەمان شێوە. لە هەر پارچەیەک ئەگەر ڕێگە هەبوو بێ، ئەگەر بوار هەبوو بێ، کار کراوە، کاری باش کراوە. من پێم وایە هەر ئەم ساڵانەی دوایینی چاو لێ بکەین کاری باش کراوە. ژەنیاری باشمان هەیە، گۆرانی بێژی باشیشمان هەیە کە کاری باشیان کردووە. بەڵام بەداخەوە لە بەرامبەردا لە لایەکی دیکەوە کاری خراپیش کراون. ئەو پارچەی کە ببوورە ئەوە نییە باسی بکەیت. ئەو پارچەی کە تۆ تیادا نشین نیمچە سەربەخۆیەکی هەیە، فیدراڵێتێکە کوورد خۆی حکومێکە. لەم پارچەیە ئەوەی کە تۆ ئیبینی و لێرە دانیشی و تێکەڵاوی لەناو هونەرمەندانە، مۆسیقای کوردی بەرەوشوی ئەڕات. ئەخە منیش کێشەکەم ئەوەیە ئەگەر چاو لەم پارچەیە بکەین وەکو دەسەڵاتێکی داڵۆسکە یا معەلەق، من پێم وایە دەبوو لەمە باشتر بواە. بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ئەگەر ئێمە بمانەوێ لەگەڵ پێشووتر بەراوردی بکەین یان هەڵی سەنگێنین، ئەو سەردەمە کاری باش دەکرا. ئەو سەردەمە ئینتمای نەتەوەیی یان بەسراوەی نەتەوەیی باشتر بوو هەتا ئێستا. ناڵم کاری باش نەکراوە، کاری باش کراوە، بەڵام ئەیبینین کارە خراپەکە زۆرترە. ئەمڕۆ هەر لە کوردستانی باشوور کە من ناتوانم نێویان بێنم لەلایەن چەند گۆرانی بێژێکەوە یان لەلایەن چەند مۆسیقارێکەوە کە ئەوانیش وەکو قامکی دەستن، بەداخەوە کۆمەڵێک گۆرانی تورکی و عەرەبی و فارسیان هێناوەتە ناو مۆسیقای کوردی یان ناو گۆرانی کوردی. بۆ نمونە من هیچ دژ بەوە نیم کە هونەری کوردی گەشە بکە، دوونەتەوە کە هاوسەی یەک بن بمانەوێ نەمانەوێ کاریگەری دەکەنە سەر یەکتر، کاریگەری لە یەکتر وەردەگرن. ئەوە جیاوازە هونەری ئازەری کاری کرد بێتە سەر هونەری کوردی یان هونەری کوردی کاری کرد بێتە سەر هونەری عەرەبی یان ئەرمەنی، ئەوە شتێکی دیکەیە. بەڵام ئەوەی کە تۆ بڕۆی دەقا و دەق، من قسەم لەسەر ئەمەیە، هیوادارم خەڵکی کورد باش لە من تێبگەن و هەن و لێشم تێئەگەن. من قسەم لەسەر ئەوەیە کە نابێت دەقا و دەق ئێمە گۆرانی عەرەبی تورکی یان فارسی بێنین، هۆنراوەی کوردی لەسەر دابنین و بڵاوی بکەینەوە، پاشان بڵێن ئاوازەکەشی هی خۆمە یا هی فلانە کەسە. ئەمە کفرە، ئەمە کارێکی باش نییە. ئەمە ناچێتە خانەی هونەری کوردیەوە، ئەمە نابێ بە خزمەت. بەڵێ تا چەند ناسر ڕەزازی لە کاسێتەکانی خۆیان لە گۆرانەکانی خۆیان بەشێک لە مۆسیقای بێگانی تێکەڵ کردەوە؟ من لە کارەکانی خۆم ڕازی نیم، هیچیشم نەکردووە، خۆم بە هیچ شتێکیش نازانم. بەڕاستی بەبێ مجاملە ئەڵێم، یانێ بەبێ شەرم ئەمە باس دەکەم.
من پێم وایە تا ئەو جێگایە کە بۆم کرابێ حەزم کردووە کارەکانم کوردی بن، کارەکانم نەتەوەی بن، کارەکانم ڕەسەن بن. ڕەسەن ببوورە، ڕەسەن نەک بە واتایە کە تۆ هەر لە جێگای خۆتا بمێنیتەوە. نا، پێشتریش باسم کرد، پێم خۆشە هونەری کوردی گەشە بکە. هونەری کوردی بەو خۆی چوارچێوەیەکی زۆر باشی هەیە لە ڕیتمەوە بگرە. جارێ ئەو ڕیتمەی لە گۆرانی کوردیدا هەیە، لە گۆرانی هیچ نەتەوەیەکی دیکەدانە، چونکو زمانی بمبەخشە داوای لێبوردنەکەم. زمانی کوردی زمانێکە بۆ خۆی چەند لقە، هەر لقێکی مۆسیقای تایبەت بەخۆی هەیە. بۆیە مۆسیقای کوردی ئەو دەوڵەمەندیە یان ئەو بوارەی هەیە کە گەشەیەکی زۆر بکات. تۆ بەسەوت کە لە گۆرانەکانی خۆت لە بەرهەمەکانی خۆت ڕازی نیت، لە چ لایەنێکی بەرهەمەکانە ڕازی نیت؟ تێکستە مۆسیقای ئاوازە زۆری بۆ ئەوەی کە من لە سەردەمی گەنجەتیمەوە تووشی دەربەدەری بووم بە پێشمەرگە تا ئەو سەردەمەی کە لە کوردستانی بندستی ئێراندا بووم بەداخەوە زۆر بەداخەوە ئێمەیان لە ڕادیۆدا ڕێگە نەدەدا لەبەر ئەوەی کە بە زمانی ستانداردی کوردی بەشی سۆرانیەکەی گۆرانیمان دەگوت لە ڕادیۆ و تەلەڤیزیۆندا ڕێگەیان نەدەدان دەیان گوت ئەمە زمانی کوردەکانی عێراق نابێ ئێوە ئەو زمانە بێنە ناو ڕادیۆ تەلەڤیزیۆنەوە. لە کاتێکە زمانی کوردی عێراقی چی ئایا زمانی سلێمانی و بانە جیاوازیەکی هەیە؟ زمانی سەقز و مەهاباد و ڕانیە جیاوازیەکی هەیە؟ ئەوە کێشە بوو بۆ ئێمە بەداخەوە. بەشێکی دیکەشی ئەوە بوو کە ئێمە دەرەتان و دەسەیاوی ئەوەمان نەبوو کە لە ستۆدیۆی باش لەگەڵ مۆسیقاری باش لەگەڵ ژەنیاری باش کاری هونەری بکەین. ئەگەر من گشتی بەرهەمەکانی خۆم هەڵسەنگ بێنم هەتاوە کوردستان نزیک بە 80 سیدیم بۆ هاتووە لە ئوسبیەکە هێناویانە زیاتر لە 600 گۆرانیە. ئەگەر ئەم 600 گۆرانیە شەنوکەوی بکەم بڕوان پێ بکە 100 گۆرانیم بەدڵنی. بەس خۆ ئێستا کاک ناسەر تۆ لە شوێنێک ئەژیت کە ژەنیاری باش هەیە، ستۆدیۆ باش هەیە، ئیمکانیاتی باش هەیە. کێشەکەمان کێشەی ماڵیە، کێشەی داراییە. من پێشتر سیدێکم بڵاو کردەوە، تەنیا باسی ئەو سیدێ دەکەم. 2010 ئەو سیدیەکە لەگەڵ مامۆستا گۆران کامیل و مامۆستا فاروق باپیر و مامۆستا سەید ئەحمەد ڕواندزی گۆرانیەکی کاک ئارا محەممەدیشی تێدا بوو کە تۆمارمان کرد و دامان بە کۆمپانیای چوارچرا بۆ بڵاوکردنەوە بەداخەوە زۆر بەداخەوە هەر لە ستۆدیۆکەی تورکیە گۆرانیەکانیان دەرهێنا بوو. شکم هەیە لەمە گۆرانیەکان بڵاو بووە، بەڵام ئێمە بە پەلە بڵاومان کردەوە. دوای ئەوەی کە بڵاو بووەوە هەمووی کۆپی کرا بڕوان پێ بکە لە $50,000 کە کاگۆران و کاکفاروق و هەمویان چاوەریان شاهدی ئەم پرسگرێکەکەن $1000 نەگەڕایەوە. دەی باشە کاتێک کە تۆ پارەت نەبێ تێچوون نەبێ تۆ بەچی بەرهەمی باش تۆمار بکەی؟ وەختێک کۆپی ڕایت نەبێ من چی لێ بکەم؟ بەڵێ زۆر باشە. کاک ناسر تۆ لەگەڵەوەی کەواڵیت، بەڵام خەڵکێکی زۆر هەتا ئێستاش گۆرانە کۆنەکانی تویان لە زاکریا ماوە، ینی ئەو گۆرانە کۆنانی تۆ بە سەرکەوتوتر ئەزانن لەم تازانە. بەشێکی زۆر پێیان وایە کە ناسری ڕەزازی دانیشتووە و پاڵیاوە تۆ بە ئەرشیڤێکی دەوڵەمەنەوە و بە ئینجازێکی تاریخیەوە کە لە ڕابردووە هەیبوو. ئێستا شتێکی تازەی نییە. نازانم بۆچی خەڵک وا بیرەکەنەوە. خۆی گۆرانی بیرەوەریە، گۆرانی زکرایەتە باشە. من بۆ خۆم لەگەڵ گۆرانیەکانی کاک محەممەدی ماملێ و کاک حەسەن زیرەک و مامۆستا تایە تۆفیق و ئەمانەدا گەورە بووم. ئەو گۆرانیانەی کە ئەوان پێشووتر و تویانە بۆ منیش بیرەوەریە. ئەوە هۆیەکەی تەنیا بیرەوەریە، هیچ شتێکی دیکە نییە. بەڵام من لە ساڵی 2010 بە ڕەسمی بەوارەیی سیدیم بڵاو نەکردوێتەوە تا هەتا ئەم سیدیە کە لەم ڕۆژانەدا ئاوا گروپ بڵاوی کردوێتەوە. بەڵام لە 2010 هەتاوەکو ئێستا ئەگەر چاوی لێ بکەین، ئەگەر سەرنجی تەلەڤیزیۆنەکان بدەین، من چەندین سرودم تۆمار کردووە، جیاواز لە چەندین گۆرانی تەنانەت گۆرانی تازەش. بەڵام لە ناو کۆمەڵگای ئێمە هەتاوەکو نەکرێ بە سیدی و بڵاوی نەکەیتەوە ئەوە بەشتی تازە دانانێن. ئەگەر سرودەکان بۆت باس بکەم لە ڕێفراندۆمەوە هەتا دوایین سرود کە بۆ گەندەڵی من تۆمارم کردو لە کورتساتا بڵاو بووە، زۆریش سپاسیانەکەم کە هێشتیان ئەو سرودە بڵاو ببێتەوە. جیاواز لە سرودی کەرکووک، جیاواز ئێستا نایەتەوە بیرم چەندین سرود بۆ ئاڵای کوردستان، سرودێکی در کوردی نەکاتمان کاتە من و مەرزیە و لەیلا
پێکەوە تۆمارمان کرد دەی جیاواز لەو پرۆگرامانەش کە من لە کورتسات بە زۆری و هەروەها جارێکیان زاکرۆس و پاشانیش ڕۆژ تیڤ بڵاوم کردێتەوە. من ئەتوانم ئەوەش بڵێم ئێستا نزیکەی 45 گۆرانی ئامادەشم هەیە کە بڵاوم نەکردونەوە خەریکی بڵاوکردنەوەیانم. زۆر باش. تۆ تا چەند لەگەڵەوە بۆ چوونای کە باسی ئەوە کات ئاسی ڕۆشنبیری گۆرانی بێژی کورد لەو ئاسە پێویستان نییە کە بتوانێت دقێکی جوان هەڵبژێرێ. ڕاستە من هیچ دژی ئەوە نیم. تا چەند ڕەنگی یاوە تۆ لەسەر خۆت من پێم وایە لەسەر خۆشم ڕەنگی داوەتەوە ئینسان دەبێ بێر بێ ئینسان دەبێ ئازا بێ. من بۆ خۆم پێم وایە گۆرانی بێژ دەبێت لەگەڵ کۆمەلگاکەی هەنگاو هەڵبگرێ گۆرانی بێژ دەبێت لەگەڵ ئەو بارودۆخەی کە تێیدا دەژی بڕواتە پێش بەڵام بەداخەوە کێشەکان ئەوەندە زۆرن گرفتاری ئەوەندە زۆرن ئینسان فریای ناکەوێ. من جارێکیان لە کاک عەبدوڵڵا پەشێوم پرسی وتم ئەوە چۆن بووە کە بۆ هەڵەبجە درەنگ هۆنراوە داناوتی کارەساتەکە ئەوەندە گەورە بوو کارەساتەکە ئەوەندە کاریگەر بوو کە چوار دەست و پای منی بەستووە نەم دەزانی چی بکەم. ئەو ڕاستە ئەوانە گرنگە. ئێستا ناسر ڕەزازی لەگەڵ سیاسەتان نێوانی چۆنە؟ من ئیستا لەگەڵ هیچ حزب و لەگەڵ هیچ ڕێکخراوەیەک وەکو ڕەسمی وەکو ئەندام نیم. بەڵام من پێم وایە هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە بیەوێ و نەیەوێ بۆ خۆی سیاسیە یان بارودۆخەکە وات لێ دەکا کە تووشی سیاست. باشە ئەگەر تۆ بە شێوەی کە ڕسمی لەگەڵ هیچ لایەنێکی سیاسیە نێوانە نەبێ من وەکو ئەندام ئەڵێم وەکو ڕێکخراوەی ئەڵێم نەوەکو دۆستای وەکو ئەندام فعلەن. بەڵام ئەکرێ بۆ نمونە هونەرمەندێک ڕێکلام بۆ دەستگایەکی حیزبی بکە؟ من پێم وایە گوناح نییە چونکو ئەگەر تۆ چاو لەم بارودۆخەی بکە کە ئێستا ئێمەی تێدا دەژین و تۆزێکیش پێشتر بڕۆینە دواوە وای کرد کە نەتەنیا گۆرانی بێژ و ژەنیار هونەرمەند بەگشتی خەڵکەکەیشی بەگشتی دابش کرد. چی هەیە ئەمڕۆ بێلایەن بێ بە من بڵێ بزانم. زۆر باشە. کاک نەزەر تۆ لە هاوینە هەواری دوکان داهێنیشیت. بڵێ ئەتوانێت ڕاشقاوانە پێم بڵێ ئەو شوێنی تیا داهێنیشیت لەکوێت هێنا لەکوێت وەرگرت ئایا بە دیاری وەرەگرتەوە هی خۆتە یان بە مۆقەت تیا دانیشتویت؟ ئێمە ساڵی 2004 ئەو کاتەی کە کۆچکردو مەرزیەما بوو لەسەر ئەمری جەنابی مامجەلال و جەنابی کاکنەشیوان گەڕاینەوە بۆ کوردستان. ئەو شوێنەی کە ئێمەی تێدا دانیشتوین هی ئیدارەی گشتیە هی ئێمە نییە مڵکی ئێمەش نییە داژدەی ئێمە نیەواتە مڵکی ئێمە نیە. هەتا ئێستاش من شەرمم کردووە کە داوا لە ئیدارەی گشتی بکەم کە ئایا ئەو خانووە ئەکەن بە نێومانەوە یان نە. زۆر دۆست و برادەر باسییان کردو وتوانە بۆ ناڵێن تاپۆی بکەن و تو من ڕووم نییە و پێشیان ناڵێم. هەتاوەکو ئێستاش بۆ ئاگاداریت ئەمە تەلەڤیزیۆنێکە کە هەموو دنیا دەیبینێ نە سەیارەم وەرگرتووە نە زەویم وەرگرتووە نە خانوم وەرگرتووە نە دوکانم وەرگرتووە هیچێکم وەرنەگرتووە. ئەوەی کە ئێمە تێداین هی ئیدارەی گشتیە تەنیا ئێمە خۆمان زەویەکمان هەیە لە دوکان کە خانوویەکشمان تێدا کردوێتەوە هێشتا خانووەکەش تەواو نەبووە لەبەر هەژاری و دەستەنگی دەنا هیچ شتێکی ترمان ئەوە وەکو ئیمتیاز ئەی وەکو لایەنی موچە حەزەکەم ئەوەت پێ بڵێم ئێمە کاتێک کە هاتینەوە لەلایەن شخصی جەنابی مامجەلالەوە ئێمە نەسریەکمان هەبوو نەسریەکە 15 وەرەقە بوو یعنی 1500 دلار بوو. ئەو نەسریە بڕانەما بەڵام من سپاسی کاک جەمیل هەورامی دەکەم وەکو پێشمەرگەی کۆن ناوی منیان نووسیوە تا 2 مانگ لەمەوە پێش 700,000 بوو بەڵام ئێستا بۆتە 1,200,000 ئەوەمان هەیە و 300,000 ڕێز لێنان ئەوە موچێ ڕسمی دەوڵەتی وەکو خانەنشینی بۆ دانراوە بە خانەنشینکراوی وەڵی پلەکەی پێم وا بێ پێش ڕایدا پێش ڕایدە نازانم. من داوام کرد ببوو لە داواشم کرد کە زیادی بکەن چونکو وتم ئایا ناسی ڕزازی ئەوەندەی نەکردووە کە موچەکەی لەسەرەوە بێ منی تر پێویستیم بە هیچ لایەک نەبێ. زۆر باشە. کاک ناسر هەڵوێستێکی مێژووی تۆ هەیە هەڵوێستێکە زۆر جار لەنەو خەڵک باسەکرێ لەم بەرنامەیە دەرفەتە من ڕاشقاوانە پێت بڵێم لە خزمەتم لە کۆنگرەی 11 پارتیە
جەنابەت بەشدار بوو لەو کۆنگرەیە و بوویتە ئەندامی فەخری بەڵام دوایەوە لە سویشی ئابا تۆ هەڵوێسێکی ترێنەوە منە ئەندامە فەخریە ڕەتەکەمەوە ڕەتە کردەوە و بزان پەشیمانیش بوو لەوەی کە گۆرانی دووە لەو کۆنگرەیە لە دوای ئەمە نێوانی تۆ لەگە پارتی زۆر تێکچوو سەکە هاتوویتە تۆ بۆ کوردستان نێوانە لەگە پارتیا چۆنە ئێمە نێوانمان تێکچوو هەتاوەکو ساڵی 2023 کە جەنابی کاک مەسعود کۆچ کردو مەرزیە بانگهێشت کردەوە بۆ کوردستان کە مەرزیە ڕۆشتەوە وتی ناسل لەکوێ وتی ناسل لە سویدە تەلەفۆنیشان بۆ من کرد منیش گەڕامەوە دوایی کێشەکە لەلایەن جەنابی کاک مەسعودەوە حەل کرا نەما پاشان وتی تۆ هەروەکو کوڕی ئێمەی ئیتر هیچ کێشەیەک لە نێوان ئێمەدا نەما ئەو سەردەمەیش کە من لەگەڵ پارتی نێوانم نەبوو کاک دڵشاد بازانی برای کاک مەسعود بازانی کە دۆستایەتیمان زۆرە پێکەوە ئەو هەر پەیوەندی لەگەڵ من نەپچڕی ئەتوانم بڵێم بەشێکی ئەو زیاتر بوو بەهۆی ئەوەش کە ئیترێمە لەگەڵ پارتیدا کێشەمان نەما ئیستا من هیچ کێشەیەکم لەگەڵ یان نییە ئەڕۆم بۆ ئەوێش ڕێزیشم لێ ئەگرن وەکی شەخصی کاک نەچیریش لە سەرخۆشیەکەی مەرزیە بۆ خۆی شەخسەن تەلەفۆنی بۆ کردوم پاشانیش جیاواز سەرخۆشیکی بۆ مەرزیە لە هەولێردا ناکە من هیچ کاتێک ئەوە لەبیر ناکەم بەڵێ ئەو زانیاریانە تا چەند ڕاستە کە تۆ چەند هونەرمەندێکە ڕاستپاردەوە بۆ ئەوەی بکەونە نێوان تۆ پارتی و نێوانتان باش بکەنەوە هیچیان ڕاست نین هیچیان ڕاستی من هیچ هونەرمەندێکم ڕانەسپاردووەم چونکە من پرۆگرامەکەت بە ڕاشکاویە منیش بە ڕاشکاوانە قسەت لەگەڵ دەکەم بەڵام حەزەکەم هەر لەم تەلەڤیزیۆنیشەوە ئەوەت پێ بڵێم من تایستە چەندین جار لەلایەن کاک فەلەکەدین کاکەیەوە لەلایەن کاک مەحمودە سوورەوە یا کاک محمود محەممەد دوایی کاک سەفین دزەیش داوام کردووە کە کاک نەچیر ببینم و بینینەکەشی بۆ ئەوەیە من هەستام چوون بۆ ئوروپا بە سیارەکە نیان هێشت بڕێنە ناو فڕۆکەخانە منیش لەوە تووڕە بووم داوام لیان کورتم بۆ نایڵن سیارەکە بڕاتە ژوورەوتی ئەبێ باجی هەبێ دەیوتم باشە ئەگەر وایە من بۆ خۆم داوا لە کاک نەچیرەکەم کە باجێکمان بداتی وتم باجەکە لەکوێ کێ باجەکەوتی باجەکە بێ لەلایەن کاک نەچیرەوە بکرێ هەتاوەکو ئێستا من داوام کردووە تا ئێستا هیچ جوابێک نەبووە بیبێن باجەکان ناویتە نەخێرێشتا نیاندا لە فڕۆکەخانەی سلێمانی لە فڕۆکخانەی سلێمانی هیچ کێشەیەکم کاک ناسر تۆ لۆتەی گەڕاویتە تۆ لە ئەوروپا تۆ لەسەر یەکێتی حسابەکەی خۆت هەستە بەمە کردووە ڕاستە بۆ ئەمە نزیکایەتی دوای کردو یان فعلەن تۆ لە یەکێتی نزیکتری نەخێر ئەمە مێژوەیەک وای کردووە کە ئەمە پێش بێت کۆمەڵی کوردستانی بندستی ئێران و یەکێتی نیشتمانی بەگشتی دەتوانم بڵێن وەکو دوو برا وەکو دوو لە فەدوانەوە یان وەکو دوو ئامۆزا بوون هەر لە کۆنەوە من وتومە مە دانیشتنی شلەی بامیە وای نەکردووە کە ئەم دوو حزبە نزیکایەتیان هەبێ ئەمە پەیوەندیەکی کۆنی سیاسیە هەر لە کۆنەوە ئەو وای کردووە کە لە نێوان ئەم دوو حزبەتان نزیکایەتیەکی زۆر هەبێ پاشان ئەوە بوو بەهۆی ئەوە کە ئێمە کۆمەڵێک دۆست و برادەرمان لە ناو یەکێتی نیشتمانیە پەیدا کرد ساڵی 1970 کاک ئەسعەد قەرەداغی هونەرمەند کاک ئەسعەد قەرەداغی سێ کاستی بۆ من ناردبوو بە سێ پێشمەرگەدا بەڕێ کردبوو بۆ من بۆ سنە کاتێک کاسێتەکانیان هێنا ئەو کاتە لە لای ئێمە هیچ ئازادیەک نەبوو بۆ نووسینی کوردی و زمانی کوردی ڕاستە قسەکردن هەبوو لە ناو ماڵان و دوکان و ئەم شوێنانە دەنا کوردی هیچ مافێکی نەبوو لە کوردستانی بندستی ئێران بەڵام چونکو کاسەتەکان بە کوردی نووسرابوون و کوردیەکەشی چاپ کرابوو ماڵ نەمانەی گێڕم یەکەم سەرەتای ئاشنایەتی ئێمە لەو کاسەتانەوە دەستی پێکرد و ئەو سێ پێشمەرگە کە بەداخەوە هەرسێکیان شەهید بوون یەکێکیان ئەگەر هەڵە نەکەم کاک تایری حاجی عەزیز بوو یەکێک لە خۆشەویستەکانی من بوو پاشان پەیوەندی دووهەمی ئێمە لەلایەن کاک جەمالی حمەخواکەرم و کاک بکری حاجی سەفەر و ئەوانەوە دەستی پێکرد بەڵام چوونی من بۆ ناوزەنگ و لای یەکێتی نیشتمانی ساڵی 1970 یەکەم جار بەوارەیی یان ڕسمی من جەنابی مام جەلال و جەنابی کاک نەوشیروانم بینی و لەگەڵ زۆر دۆست و برادێری تر کاک مەلا بەختیار کاک سالار عەزیز کاک ملازم عومەر
جارێک کاک ملازم ئەمە زۆر زۆر هاتوچوی ئێمەی دەکرد بە مانگان لە ماڵی ئێمە دەمایەوە لە سنە لەو کاتە ئەنگوست لە چاوەشدا بەڵێ زۆر باشە کار نەسەر تۆ کە هەر لێکێتی و نزیک بیتیان ئەمە مێژوو تۆ بێ لەگەڵ یشێتیە دوێ جابوونەوەی بزوتنەوەی گۆڕان چۆن بوو تۆ نەکەوتیتە لای بزوتنەوەی گۆڕان یان نێوانە لەگەڵ ئەوان خۆشتر نەبوو هەر ئاوامایتەوە نێوانە لەگەڵ یشێتی خۆشە وڵاهی من نێوانم لەگەڵ گۆڕانیش خراپ نییە با پێت بڵێم من ئێستاش ڕێزم هەیە بۆ کاکنەوشیروان کاکنەوشیروان لە لای من پیاوێکی گەورەیە جێگای ڕێزە ڕەنگە تا ساڵ و شتێکی لەمەوە بەریشەر هاتوچوی کاکنەوشیروان کردو بە ئاشکرا خۆ یەکێتی ئەوەی پێ ناخۆش نەبووە من ئەندامی یەکێتی نیم یان وەزیر نیم یان کەسێک نیم من ڕێزم هەیە لە نێوان هەر هەموویشیانە هەموو حەزی شەکەم بەڕاستی ئەوان هیچ کێشەیەکیان نەبێ من هیچ جایەتێکم لەگەڵ گۆڕانە نەبووە بەڵکو زۆریش خۆشحاڵم کە گۆڕان توانی لەم کوردستانە بە تایبەت گەنجەکانمان بوێر بکات ئەگەر دەنووکی گۆڕان نەبووایە ئەم کێشەگە لە ئەمڕۆ نەدەکەوتە دەرەوە ئینسان دەبێت ئەوە بە ئینسافەوە باس بکە من ڕاستی کێشەم لەگەڵ هیچ حزبێک نییە و ڕسمەنیش وەکو تەنزیمات لەگەڵ هیچ حزبێک نیم یەکەتیش بۆ ئاگاداریت بڵێ منیان ناچار نەکردووە بۆ هیچ شتێک بەڵام ئەوەی تۆ لە ڕاگەیاندنەکانی یەکێتیوە دەرەکەویت تا ئێستا لە ڕاگەاندنی بزوتنەوەی گۆڕانەوە دەرنەکەوتووی ئەوانەکەی لە مناسەباتەکانە بۆ نمونە ئەخبارەتی هەڵبژاردننی وەکو 2009 هاوکاری بزوتنەوەی گۆڕانە نەکرد با بانگ بکەن بەسەر چاو من تا ئێستا وەختێ تەلەڤیزیۆنە بانگ نەکا لە یانێک بانگ نەکا من بۆ بڕۆم هەتا وەکو ئێستا نە زاکرۆس نە کوردستان تیV هیچ کام لە تەلەڤیزیۆنەکانی ترمنیان بانگ نەکردووە سپاسی کورساتەکەم کە منی بانگ کردو ڕۆشتوم پرۆگرام هەبووە لەوێ هەتا وەکو ئێستا من وەکو گۆرانی بێژێکی کورد 4 کلیپم هەیە کە کلیپێکی لەگەڵ مەرزیەیە 3 کلیپی خۆمە لەو کلیپانەش 3 کلیپی کورسات کرد 4ەکەی کورسات کردوێتی ئەوانەی پارتی تۆ خۆت پێ دوایە بۆ بانگێشت تۆ ناکەن نازان ڕەنگە لە دڵیان ناما بێت من هەمیشە ئەوە وتووە وتومە ڕەنگە لە دڵیانە نابێت لەبەر ئەوەیە من بانگ هێش ناکەن نمونەیەکی ئەوەیە کە من چوم بۆ فڕۆکەخانە نەیانشتە یارەکەم چێتە چوورەوە تۆ قەنەعەتێ وایە من هەمیشە بمبەخشە با لێرەشدا پێت بڵێم هەر لەم ڕۆژانەشدا من سەفەرم کرد بۆ ئاڵمان بە کاک شۆڕشی یان نیهادە ناوە ئەسڵیەکەی بە کاک نیهادی قایمەقامی هەولێرم گوتووە ئەو تەلەفۆنی کردووە تا سیارەکەی منیان هێشتۆ بچێتە ژوورێ ئەوان دەبوو بۆ خۆیان بیان هێشت پێ سیارەکەی بچێتە ژوورێ بۆ من لە فڕۆکخانەی سلێمانیەوە ئەڕۆم تەلەفۆن بۆ کەسێکەکەم بە کورساتم وتووە تەلەفۆنم بۆ جەنابی مام جەلال کردو ئەتخوا با سیارەکەی ناسی ڕزازی بڕاتە ژوورێ نەخێر هەر ئەو ڕێزە هونەریەیە کە هێشتویەتی من بچمە ژوورێ باشە بەڵام ئەمام بم قسەی تۆ ئەم ڕێگرتنە ئەوە بانگەش نەکردنی تۆ بۆ دەستگاکانی ڕاگەیاندنیان یعنی ئەمەم هەستی لای تۆ دروست کردووە کە ئەوان تەنانەت ڕێز لە هونەرمەندیەکەی تۆش ناگرن لە هونەرەکەش ناگرن وڵای ترەوە خۆیان نەزانن من ناتوانم وەڵامی ئەوە بدەمەوە هەر لەم ڕۆژانەداوام هاتەوە بیر کاک نیاز دکتور نیاز تەلەفۆنی بۆ کردم بۆ پرۆگرامێک بۆ زاکرۆس تیV منی شوتم بەسەر چاو هەر کاتێک پێویست بوو لە خزمەتم قەرارە تەلەفۆنم بۆ بکەنەوە دەنا تا ئێستا هیچ خەبەرێک نەبووە تۆ قەنەعەتە وایە کەەوە بڕیاری بەڕێوەبەرایەتی کەناڵەکانی ڕاگەیاندن خۆیانە یان عازێکی سەروتر بێ دەبێ وابێ من وا هەستەکەم ئەمڕۆ بەداخەوە وایە هەتا وەکو لانی کەم نەک سەروتر هەر هیچ نەبێ سەرۆکی تەلەڤیزیۆنەکە تا سەرۆکی تەلەڤیزیۆنەکە ڕازی نەبێ من پێم وانە هەموو گۆرانی بێژێک هەموو ژەنیارێک بتوانێت بڕوا لەوێ پرۆگرام ئیجرا بکات یان بەرنامە یان داڕێژە پێشکەش بکات زۆر باشە کاک ناسەر تۆ لەگەڵ خەڵکەوت زاهیر نێوانت چۆنە من کاکەڵکەوت دەمێکە نەمدیوە بەڵام هیچ کێشەیەکی شخصیم لەگەڵ کاکەڵکەوتدا نییە ئەی کێشەی هوەری من تەنیا کێشەی هوەریم لەگەڵ کاکەڵکەوت هەیە کاکەڵکەوت لە لای من جێگای ڕێزە ژەنیارە ژەنیاری سازی ئۆبۆیە ئاشنایەتی من و کاکەڵکەوت ئەگەڕێتەوە بۆ پرۆگرامێکی پارتی لە ئاڵمانیا کاک گۆران کامیل و کاک فاڕوق باپیر و کاک شازاد محەممەدم لەگەڵ بوو وتیان کوڕێکەیە برادێکەیە برادری خۆمانە حەزەکە بدبینێ حەزەکە
دۆستایەتی هەبێت لەگەڵتانە وتم کێشەنیەکێ وتیان فلانە کەسە هات لە پرۆگرامەکەدا فلیمەکە ماوە کاکەڵەکەوت کە سازی ئەسلیشی ئۆرگ نییە کیبۆرد نییە لە پشتی کیبۆردێکە وەستاوە کاکشازادیش لەوێ لەو پرۆگرامەدا بەشداری کرد دوای ئەوە وردە کاکەڵکەوت لەگەڵ ئێمە تێکەڵاوی دروست کرد و بڕیاری بە مەرزیەدا بوو کە بیکە بە ئومکەلسوم ئەو گۆرانیانەی کە کاکەڵکەوت دانیا بۆ مەرزیە کۆچ کرد و مەرزیە یادی بەخێر من هەر ئەو کاتەش دژی بوو تەنانەت کە دڵنیایش تۆماری کرد هەر دژی بوو ئەزانی بۆ دژی بووم پێشتر باسم کرد من حەز ئەەکەم ئەو ژەنیارانەی ئەو مۆسیقارگەلەی کە دەیانەوێ شتی تازە دروست بکەن یا شتی تازە بێن نەگۆڕ باشترە خۆیان لە هەستی خۆیان لە ئێحساسی خۆیان ئاوازدا بنێن ئێمە بمانەوێ نەمانەوێ لە وڵاتی ئێمە و لە وڵاتانی تریش چەندین جۆر و سەبکیان شێوازی مۆسیقا هەیە لە پۆپ بگرە لە ڕۆک بگرە لە بلوز بگرە لە کلاسیک بگرە لە هەموو شتێک هەموو شێک دەبێت تێدا هەبێت کەسیش ناتوانێت پێشی بگرێت ئارابسکیش بەشێکە لەمە ئارابسک تەواو عەرەبی نییە یانێ تۆ ناتوانانی مۆسیقای ئین ئاوازی عەرەبی بێنی ئەو ئاوازەی کە خەڵکێکی تر زەحمەتی کێشاوە دایناوە تۆ بیهێنی کەلام یان وتە یان تێکستی کوردی لەسەردا بنی من تەنیا دژایەتی ئەوەم کردووە وتومە کاکە گیان بە جێگای ئەو گۆرانی عەرەبیانەی کە ئەی هێنی گۆرانیەکانیشی گۆرانی بێژە عەرەبەکانن هی گۆرانی بێژە بە ناوبانگەکانن بە جێگای ئەوە جەنابەت هۆنراوەکە ببە ئاوازی لەسەردا بنێ تۆ بە قسەی خۆت 501 ئاوازت داناوە من پێم وایە لەو 501 ئاوازە لەگەڵ ڕێزم بۆی لەگەڵ ڕێزم بۆ کاکەڵکەوت ڕەنگە 400 عەرەبی بێت نەتەنیا 400 عەرەبی بێت ڕەنگە 300 لەم ئاوازە ئەمن ئەتوانم ڕۆژێکی تر ئامادەم هەر لەم تەلەڤیزیۆنەوە گۆرانیەکان بێنین دابینین هەڵیان سنگێنین ئەو گۆرانیەی کە خانمی لۆکە ئەی خوێنێت و ئەوی تریش کە خانمی باخان و ئەوی تریش کە خانمی لێلا و ئەوی تریش کە خانمی هانی ئەی خوێنێت تەنانەت من قسەم لەگەڵ هانی خانمیش کردووە بۆ ئەم کێشەیە بیهێنە دای بنێ هیچ جیاوازیەکان لەگەڵ یەک نییە من ئەڵێم کاکە گیان تۆ مۆسیقاری ئاوازدانەری شتی تازە بێنە بۆ ئەڕۆی گۆرانی بێژی دیکە دێنیت و هۆنراوەی کوردی لەسەر دادنێ و بڵاوی دەکەیتەوە بە ئاوازی خۆتی دادنێ ئایا دەکرێ ئاوازدانەرێکی عەرەب یا ئاوازدانەرێکی فارس گۆرانی چارەی خەمی ناسی ڕزازی بەرێ هۆنراوی فارسیان عەرەبی لەسەر دابنێ پاشان بڵێ ئاوازی من ئەگەر یاسا هەبێ من نەتوانم شکایەتیشی لێ بکەم ئەمە کێشەکە کاکە من بۆ دژی کاکەڵکەوتم دژی کاکەڵکەوت نیم تەنیا کێشێ من لەگەڵ ئەوە بوتمە کاکەڵکەوت قەیناکە ئێستا ئەیوب عەلی گۆرانی ئارابسکی هەیە خۆشیشە تەوا عەرەبیش نییە ئارابسکیش سەرچاوەکەی لە تورکیەوە هاتووە ئەمە لە سەردەمی عوسمانیەکانەوە ڕەخنەی کردوتە ناو وڵاتی ئێمە بەڵێ کاک ناسەر بەڵام کاکەڵکەوت زاهیر لە هەر لە میانی بەشداریکردنی لەم بەرنامەیە تەحەدایەکی قورسی کرد وتی من لە بەرنامێکی ڕاستە خۆیە هەر لەم کەناڵەوە ئامادەم پیانۆیەکم بنێ 5 هۆنراوەشم بنێ لەماوەی چەند سەعاتێکە من ئاوازیان بۆ دانێم هۆنراوەکانی ژووتی با ئێوە هەڵی بشێرن من هەڵی نابشێرم هەنێمە تەحەدایەکی قورس نییە بە تەسەووری تۆ ئەگەر کەسێک نەتوانێ ئاوازدا بنێ ئەتوانێت بێت تەحەدایەکی وا بکە لەسەر کەناڵێکی ئاسمانیەوە کە خەڵکێکی زۆر ئەیبینێ بەڵام حەزەکەم دوای ئەم وشانە کورتە جوابم بیتەوە بەڕێزان پاش ئەم وشانە کورتە ئەگەڕێنەوە وڵاتە